بینەرانی ئازیز و خۆشەویستی تلوزیۆنی پارتۆ لەم بەشە لە بەرنامەکەمان وتوێژێکمان هەیە لەسەر مەسەلەی دەستمۆزدەکان کە بۆ کرێکاران لە ساڵی 93دا لەلایەن دەوڵەتەوە مشەخەس کراوە. هەروە لەسەر ئەوەی کە محەممەدی ئەتاردیان باس لەوە دەکا کە کرێکاران بۆی کە بتوانن دەزانن کە ئەو میزان دەستمۆزدەی کە مشەخەس کراوە بۆ کرێکاران کەمتر لە نۆرمی عادی زندگیەکە کە بکرێ خانەوادەیەک پێی بەڕێوە بچێ، باس لەوە دەکا کە دەبێت کرێکاران بتوان بڕۆن بۆ خۆیان هەمزەمان جودا لەوەی کە کار دەکەن وەکو کرێکارن کار دەکەن، بڕۆن کارێکی زیاتر لە شوێنێکی دیکە بۆ بکەن کە بتوانن ژیانی خۆیان پێ بەڕێوە بن. سەبارەت بەو مەسەلەیە و زیاتر باسکردن لەسەری لەگەڵ ئابوبەکری شەریفزادە یەکێک لە ئاعزای کمیتە مرکزی حیزبی حکمەتی وتوێژێکمانەیە. ئابوبەکری شەریفزادە بەخێر بێ بۆ بەرنامەی ئەوڕۆمان. سپاس بۆ ئێوە و بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. دەبینین کە بەر و جۆرێکە من ئیشارەم پێ کرد لەبینی کارفەرمایان و کرێکاران بەحسێک لەسەر ئەوەی مشەخەسکردنی دەستمۆزدەکان هەیە کە کەمترە لە نۆرمی عادی زندگیەک وە بۆ خۆشیان واقفن بەو شتەکە چۆنە وەزیەتەکە. دەکرێت زیاتر لەسەر و مەسەلەی بۆمان باسکەی و تۆزیحێکمان بۆ بدەیت؟ بەڵێ هەر بۆ خۆتان ئیشارەتان کرد. من پێشەوە بێمە سەرەوەی کە لەسەر دەستمۆزی ساڵی 93 تۆزیحە لەسەر مەسەلە بدەم. هەموو کرێکاران و خەڵکی ئێران ئەزانن 34 ساڵ جمهوری ئیسلامی لە قودرەتەیە و ئەم 34 ساڵە دەبینین تا بە ئەمڕۆیدی بەرزترین حاڵەتی پلەی دەستمۆزی بێسا بۆ کرێکاران دیاری کردووە تازە بۆتە 600,000 تمەن. یعنی ئەمەوێ ئەمە بڵێن کە 34 ساڵە کرێکاران بەڕەب و پێست و هەست و ئوستخانی خۆیان و ئەم فەقر و نەداری و هەژاریە لەم سەکەن و دەرچێکن. و دەمەوێت ئەمە بڵێم، تۆش ئیشارەت پێکردن محەممەدی ئەتاردیان ڕئیسی کانونی کارفەرمایان لەلایەن جمهوری ئیسلامی و تاوجێگای من حضور زێنە بێ ڕۆژی جومعە 23 ئەسفەند یعنی سێ چوار ڕۆژ لەوە پێش ئەمەیانی دی وەک مسەوبەی دەوڵەت ئێعلام کردووە بە ئیسلا کە بۆ ساڵی 1393 دەستمۆزدی کرێکاران 25% دەبەنە سەرەوە. ئەمە لە حاڵێکە زاهیری قەزێکە وایە کەمە ئێرفاقیان کردو لەگەڵ تەبەقەی کاریگەر لەگەڵ مزبجیران کە 25% دەستمۆزدی کرێکاران ئەبەنە سەرەوە. هەر لەم حاڵەشە ئێعلام کراوە کە ئەلبەتە پێشتر ئاماری تەوەڕۆم 40% بووە، بەڵام لەم 25% کە دەستمۆزی کرێکاران قەرارە بەرنە سەرەوە 36% تەوەڕۆم چووە دەسەرەوە. و باز لەوە ئەکرێت کە زمزمەی ئەوە هەیە کە کالاهای ئەساسی و مەخسووسەن ئێنەرژی هەر ئێستا 50% قەرارە بچێتە سەرەوە. و خودی ئەتاریان باز لەماکە لە 15 ئەسفەندی یعنی پازڕۆژی ئەوەڵی ساڵی جەدید 93 ئەگەر ئەم 50% مەجموعەی کالا و داخوازیەکان و پێداویستەکانی کرێکاران و زەحمەتکێشان ئەچێتە سەرەوە 100%یش تەوەڕۆم لەولاوە ئەچێتە سەرەوە. دەرنەتیجە یعنی ئەم بەزاهر 25% کە دەستمۆزی کرێکارە بەنە سەرەوە لەولاوە سێ بەرابەریەوە تەوەڕۆم و کالا ئاساسیەکان قیمەتیان ئەچێتە سەرەوە. دەرنەتیجە هەر لەم وەگەوە لە نقطەی پێش ئەم 25% ئەمەیان ڕاگرت پێوە. ئەمە لەلایەن کرێکاران و مزبجیران و نابێت قابلی تەحمل بێ. هەرو شتێک لە ئەوەڵش ئیشارەم پێ کرد دوای 34 ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامی کە ئەبینین هەر ساڵە فەقرێکی زۆر لە بینی دەوڵەت و کارفەرمایان و ساحبانی تەولیدی ئەو جامعە کە کرێکاران مبەشری ژیان و هەستی کرێکاران و وی کۆمەڵگان خۆیان لی مەحرومن لی بێبەشن. و ئەم قانون و مسەوبەی کە ئەم ڕۆژانە لەلایەنی محەممەدی ئەتاریان و وەکو ڕئیس کولی کارفەرمایانی ئێران و رابطی بینی کارفەرمایان و دەوڵەت زۆر معلومە هیچ ڕەبتی بە مەنافعی کرێکاران نییە. ئەم تەسمیمەکە گیراوە لەلایەن کرێکارانەوە نابێت قابلی قبول بێ و بێ عەکسولعەمەلی جددیخوان کرێکاران سەبارەت بەم نەک بردەسەرەوەی دەستمەد بەڵکە تەحقیرێکە کە بە ئاشکرا لە ڕۆژی ڕۆژنە بە کرێکاران ئێعلام ئەکرێت کە 25% دەستمۆزیان ئەچێتە سەرەوە. ئەم دەستمۆزە کاگەر ئەو ڕۆکە معادلەکەی بگرین بە پێی ئەم 25% چۆتە سەرەوە تازە دەستمۆزی کرێکاری قەرارە بێتە 600,000 تمەن. و لەلایەن خودی هەر ئەم کەسانەوە خودی ئاغای محەممەدی ئەتاریان ئێعلام ئەکرێت کە 1,800,000 تمەن ژێری خەتی فەقرە. هەر ئەم جوملە هەر ئەم کەلیمە هەر نەتیجەی محەممەدی ئەتاردیان کافیە بۆ ئەوەی کە کرێکاران مطلقە ئەم تەحقیق و ئاهانەتە قبوڵ. ئەوە باس بۆ خۆش ئیشارەت پێ کرد لە قسمەتێکدا کە
کتویانە 25% دەستمۆزدەکان ئەفزایشدا بەڵام لە عینی حاڵدا تەوەڕوون زیاتر لە 40% چەند دەرسەد ڕۆشتە دەسەرێ دەکرێت بەوە ئەسڵ زندگیەکی نۆرماڵی پێدەکردێ لەو جامعەیە نه ئەسڵەن ئەبەدەن وە کرێکارانش خوان ئەمە باش هەست دەکەن وەکتم خودی ئەمە شتێنی ئێمە بڵێ خودی محەممەدی ئەتاردیان ئەمەی ئەلام کردووە حتا تۆش لە ئەوەڵی قسەکانتە باس لەوە کرد عینی باشکرا ڕاشکاوانە ڕوو بە جامعە بە جەسارەت و بە قولدری و ئێعلامەکەن کە کرێکاران ئەو مشکلی ئێمە نییە ئەم 25% جوابی کەفافی زیندگی خانەوادەیەکی متەوەسط خانەوادەیەکی متەوەسط یعنی 5 نەفەر و 4 نەفەرەکە ژن و شوێکن خایەکەن 2 منداڵ 3 منداڵێنەدا دەزانێ ئەڵە جوابی ئەوانە ناداتەوە ئەوە مشکلی ئێمە نییە کرێکاران توانن چەند شغڵیان ببێ کاری ئیزافە بکەن ئاوا بتوانن زیندگی خۆیان تامین بکەن ئەوەی کە باس لەوە دەکا کاری ئیزافە بکەن ئایا ئەسەن لەو جامعەیەدا کار بۆ قشری جوانەکەی کە تەحسیلاتشی بۆ یا ئینکە بۆ هەر نەفەرێکی عادی کار هەیە کە بڕوابی کە ئایا هەمووی ئەو خەڵکە کاریان هەیە تا بیان هەوێ نەفەرێک دووبل کار بکە یعنی هەم کارێک خۆی بێ هەم لەولاوە کارێکی دیکەش بکە بۆی کە بتوانێت ژیانی خۆی پێ بە ئەو هەموو مۆقعیەت شغڵە هەیە بۆ خەڵک نەخێر ئەبەدەن ئەمانە یانەوێ کرێکاران بۆ فشاری تەبەقەی کاریگەر لەسەر خۆیان لابن ئینگار وەرشتی با تۆڵێ ئایا کار ئەوەندە زۆرە کرێکارە بچێت 2 شغڵ و 3 شغڵی بێ نا تبخی ئاماری خۆشیان 25% جوانانی ئەو جامعە کە فارغ التحصیلن کە منتظری کارن کە منتظری بڕۆن واردی بازاری کاردن تبخی ئاماری خۆیان 26% جامعە بێکارە وەختی 26% بێکارە دەرنەتیجە کرێکارێک ئەوەڵم نابێ بیکە کرێکارە نابێ ئەم حەقارەتە ئەم دەستمۆزەکەمە قبول بکە مەجبور نییە بەجێەوە بە ژن و منداڵەکەی ڕابگە بەجێەوە بە تەفریحەکەی ڕابگە بەجێەوەی بە سەرگەرمی و خۆشڕابواردنەکەی ڕابگا وابێ ئەبێ ئەم پوڵە کە خوانی ئەلامەکەن 1,800,000 تمەن ئاماری دەوڵەتە و زیری خەتی فەقرا بێ ئەویان پێ بدەن دەرنەتیجە وەختی ئەمەیان پێبەن و ئەبێ بیسەنن کرێکاران بە ئێتراز و مبارزەی خۆیان مەجبور لە کرێکار بچێ 3 شیفتە کە حتا کە فەرزیشمانەوە بێ کار ببێ 2 شیفتە و 3 شیفتەش کار بێ کاریگەر نابێم کارە بکە بەجێ ئەو بچێ کاری 8 ساعت لێرە کارەکە و نازانم 6 ساعت لە جێگای کارکە ئەو 6 ساعتەیە بدادنێ بۆ ئیسراحەتی خۆی بۆ تەفریحاتی خۆی بۆ ڕاگەیشتن بە لەگەڵ ژن و منداڵی خۆی بۆ بێ بەمانە سەرفی بکە بۆ بێ مەجبور بێت چون دەوڵەت بە تەوافق گەیشتون لە بینی کارفەرمایان و ساحەبی سەرمایەکان لەگەڵ دەوڵەت بەم نەتیجە گەیشتون کەمترین مزد بدەن بە کرێکاران حواڵە بدەن بەوەی کە بۆی تەمەم فشارە لەسەر خۆیان لابەن پێیان ئەڵەن بڕۆن دووکارە و 2 شیفتە و 3 شیفتە کار بکەن هەم کار نییە هەم ئەگەر کاریش بێ بە نظری من کرێکارانە بێ بیگەڕن بۆ دەموچاوی خودی دەوڵەت ئەم حەقارەتە ئەم تەوهینە ئەم بێحورمەتی قبوڵ نەکەن لە سوورەتێکە خودی ئەم سەرانەی جمهوری ئیسلامی لە ئەتارگیانەوە تا خامنەیی بەڕیز و دروشتیانەوە ملیارد دزیەکەن وەختێک باز لە دەستمزدی کرێکارانەکرێ دەڵێن وەزعیەتی اقتصادی و ئێکۆنۆمی ئێستای دەوڵەتی جمهوری ئیسلامی ئەم ئیجازە نادا کە ئێمە دەرسەدی دەستمزدی کرێکاران بەرینە سەرەوە ڕاستی شەکەن بە دەلیلی ئەوەی ملیارد هەر یەک لەم مۆرانەی جمهوری ئیسلامی ئەم دزیانە ئەکەن کە نجومیە کە ئامارە ڕقامەکەی بەش دەیان هەزار و سەدان ملیۆن کرێکاری ئەو جامعەکە دەرەجە کرێکاران نابێ وتم ئەم شتە قبول بکەن و تەنها ڕێگای قبول نەکردنی ئەم مەسەلەش ئێعتراز و مبارزەیەکە کە لە پێشڕووی کرێکاران دەبێت چ بکەن هەموو کرێکاران لە مقابل ئەو تەسلیمانەدا دەتوانن چ عەکسوالعەمەلێک نیشان بدەن نسبەت بەو شتانە هەر وەک کورد ئیشارەم کرد کرێکاران بە نەزەری من نابێ ماتڵی ئەم سیاسەتی قەدرەتشکانیەی کارفەرمایان و دەوڵەت کە هەردووچان وەکو دوو دەمی مەقەس کە چۆن بۆ قەتکردنی ڕشتەیە یان نەخێ بەکاردێ لایەکی دەوڵەتە و لایەکی کارفەرما دەکاتە ئەو مەخەسە وە کرێکار و زەحمەتکێشەکەش ئەو ڕشتەیەکە هەردووچان دێن قەتیەکەن بە نەزەری من کرێکاران و زەحمەتکێشان زۆر سادە لە ماڵەکەی خۆیان و فەردی جەمعی لە کارخانە و کوچە و کۆڵان و لە هەر محیتێکە کە قەرارەگرن نابێ چاوەڕوانی ئەمسالی ئاغای ئەتاردیان بکەن ئەمسالی کارفەرماکانی تر بکەن دەوڵەت و مەجلیس و نازانم قوەی ئیجرایی و دەوڵەت و ئەمانە بکەن نابێت چاوەڕوانی ئەوە بکەن تەنها یەک ڕێگەیان لەبەرە ئەویش بە فشار بە ئێترازی جەمعی خۆیان خاهانی حەدێخەر
تازە زۆرترە بێداوەکەن بەڵام حدێقەل خەهانی ئەو دەستمزدە بن کە خودی سەرانی جمهوری ئیسلامی و ئاغای عەتاردیان ئێلانێکە ئەڵێ ملیۆنێک و 780,000 تمەن ئەوڕۆ دەستمزد بۆ کرێکار ژێری خەتی فەقرە حدێقەلەکەی خەهانی ئەو دەستمزدە بن کە ملیۆنێک و 800,000 تمەنە ئەگەرنا بە ئینتزاری ئەوە بن کە مەسەلەن فەرزکە ئەمەش قبوڵ نەکەن و دووبارە بی تۆپەکە یا مشکلەکە بخەنەوە بەردەستی ئاغای عەتاردیان و ڕئیسی کانونی کارفەرمایان و دەوڵەت دووبارە بە تەوافق بگەن زۆر ببورم جملەم تەوا بکەم زۆر ئەگەر ئێفاقیان لەگەڵ بکەن ممکنە تازە ئەگەر ئەمە قبوڵ نەکەن بە فشارێکی کەم و بیان لیان بکەنە 30% دەرنەتیجە دەردێ لە کرێکار و زەحمەتکێشان داوا ناکات دەرمان ناکات دەبێ متحد بن یەکپارچە بن هەموو کرێکارانی هەموو بەشەکانی سەنعەتی ئێران کە تەولید کننده و صاحب و بەرهەمی ئەو کۆمەڵگان حدێقەلی ئەو دەستمزدە خۆیان لە خەتی فەقرە ملیۆنە و 800,000 تمەن لەوە کۆتاتر نێن و ئەتوانن ئەمە تەحمیلکەنەوە هەمووی ئەو تەسمیمانەش کە دەگیرێ بۆ تەعینی حداقەلی دەستمزدە کە بۆ یەک کرێکار دادەنرێ دەوڵەت دادەنیشێت لەگەڵ کارفەرماکان ئەو شتە مشەخەص دەکەن بە کرێکار هیچ نەقشێک و هیچ تەسمیمی ئەو نەزەری ئەو هیچ نەقشێکی لە وەسەتەدا نییە و ئەوان بینن خب بعد وجود بۆ شتانی ئێوە باستان کرد بە مۆزیەتێکە بۆ کرێکاران بە وجود هاتووە فراخانی ئەوە بۆ تەشەکولهای کارگەری بۆ ئەوەی کە مقابلە بکەن لەگەڵ ئەو مشکلاتەوە لە مقابلیدا ڕاوەستن و قانع دەبن بە مۆزیەتە دەبێت چ بکەن هەروە خۆڵ ئیشارەکە پێشەوە جوابم سوالێک دەمەوە جملەیەکە ئیشارە کرد کە نمایندەی دەوڵەت و کارفەرمایانن کە تصمیم مەگرن چەندێک دەستمزد بە کرێکاران بدەن ظاهرەن تەشەکولهای کاریگەری وە خانەی کاریگەر و نازانم ئەم تەشەکولە زەردانە کە لایەن جمهوری ئیسلامی و وەک نمایندەی کاریگەران دیاریکراون ممکنە نەفەرێک دوان حتا ئەگەر زەردیشن ئەگەر ڕەتی واقعیش بە کرێکارانە نیبێ نوێنەرانی ئەوانیش لەناو ئەم نەهادا ببن حتا ئەگەر ببنە 5 نەفەر ممکنە 4 نەفەریان بە تەرەفداران لەگەڵ کارفەرمایان و دەوڵەت دەست بەردەکەنەوە ئەو نمایندە تەشریفاتی کاریگەرانیش کە ڕەتی بە کاریگەرانیە حتا ئەگەر سینەی خۆشی چاپکە وەختی بە ڕایگیریە دەرنەسەر هیچ تازیرێکی نابێت منظورم ئەوە بۆم تەوزیحەش دەم بەڵام جواب بە سوالەکەی تۆ کرێکاران و هەموو مزدگیران هەروەکو لە وەڵش و تەوزیحمدا تەنها یەک ڕێگایان لەبەرە یا تەسلیم بوون بەم هەمووە فەقر و فەلاکەت و نەداری و گرانی و هەژاریەی کە 34 ساڵە بەدەست جمهوری ئیسلامی و ئەی چێژن و بەڕەگ و پێسیان حسیەکەن کە نابێ قبوڵی بکەن یا ئەوەی نا ڕێگای تر هەیە و بە نەزەری مەش تەنها ڕێگا هەیە و تەنها ئەما توانێت زامنی تەغییرێکی واقعی لە ژیانی ئەم کرێکاران و زەحمەتکێشانە بن کە بەرهەمهێنەری هەموو هەست و نیستی کۆمەڵگان ئەویش ئەوەیە لە هەر کارخانەیەک لە هەر جەمعێک لە هەر تەشەکولێک لە هەر شوێنێک کارەکەن مەجامەی عمومی خۆیان پێک بێنن نوێنەرانی واقعی خۆیان انتخاب بکەن سەراسەریش تەنها بە یەک کارخانەش ئەمە ناتوانێت فەرزکە کارگەرانی 800 نەفەر لە بیرمە چەند مانگ لەوە پێش 800 نەفەر لە کاریگەرانی پێتروشیمی لیستێکیان ئیمزا کرد و خواهانی ئیزافە دەستمزد و ئەوانە بوون حتا ئەگە بڵێ مەمانە هەمووشیان موەفەق بن بەشەکانی ترچی کاریگەرانی ترچی شوێنەکانی ترچی ئەمەش ڕێگا چارە نییە بە نەزەری من کرێکاران لە هەموو شوێنە ئەسری و سەنعەتیەکان ئەبێ یەکگرتووی لەگەڵ یەکتری تەماس بگرن داخوازیەکانی خۆیان مشەخەسکەن حدێقە لەم دەستمزدی 1,780,000 تمەنە کەمتر و کۆتاتر نەیەن و نوێنەرانی بەشەهای جۆراوجۆری تەولیدی لەگەڵ یەک ملاقات بکەن لەناو خۆی ئەمانە لەناو ئەم بەشە جۆرە سەنعەتیانە شوێنەهای مختلفی سەنعەتی نوێنەرانی واقعی خۆیان هەڵبژێرن 3 نەفەر 5 نەفەر 10 نەفەر هەر تەرکیبێ نازانن بەڵام نوێنەرانی واقعی کرێکاران بێ بە پشتیوانی لە هەموو کرێکارانی بەشهای جۆراوجۆری ئەم کۆمەڵگا کە بتوانن ڕاحەت بەم قودرەتە و ئەمە زامنی سەرکەوتنیانە قەتعاً بێ بڕوبەرگەر بتوانن لە تەریقی نمایندایی واقعی خۆیانەوە کە دەنگی بەشهای جۆراوجۆری کرێکارانی ئەو جامە ئەو کۆمەڵگایە بن بەو داخوازی حدێقەلەیە کە خودی جمهوری ئیسلامی ئەعلانی کردووە 1,700,000 تا 800,000 تمەن هێشتا خەتی فەقرە و ناتوانێت تامینی زیندگیکی خانەوادەیەکی متەوەسط یا 5 نەفەر و 4 نەفەرە بێ حدێقەل خاسەکان ئەوە بێ و لەوە کۆتانەیە غەیری ئەوە بە نەزەری من
ئەویان پێ تەحمیلە بێ و ئەوەش قابلی قبول نییە و ئەگەر زۆر تەلاشێتتر پەراکەندە بکەن ممکنە بە قەول خۆیان ئێرفاقێکیشیان لەگەڵ بکەن و ئاغای محەممەدی ئەتارگیان بێ منەتێکی من سەر تەبەقی کاریگەر بڵێەوە 25% بۆکەین بە 30%. یعنی ئەمە هیچ ناتوانێت تاسیرێکی واقعی لە ژیانی کرێکاران و زەحمەتکێشانە بن. جملەکەم تەواوکەم تەنها یەکگرتووی کرێکارانە بە تەجروبە لە هەموو دنیا ئەمە ثابت بووە، لە خودی ئێرانی لە زۆر شوێن ثابت بووە. یەکگرتووی کرێکاران دەتوانێت زامنی ئەم پاشەکشێکردنە بە دەوڵەت بێ و دەستاوەردێ بۆ خوان و کرێکاران و مزگیژیانی و جامعات. مەمنونم ئەبوبەکری شەریفزادە بە حوزورت لە بەرنامەکەمان بەوەی کە وەختت بێن. زۆر سپاس بۆ تۆش و بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتو. سپاس بۆ بینەرانی ئازیز و خۆشەویست کە تان بەشە لە بەرنامەکە لەگەڵمان بوون.